ئافرەتانی هەرێمی کوردستان لە پشک و ڕۆڵ و بەشداری پێکردنیان لە کایە سیاسی حکومڕانیەکاندا ناڕازین. هۆکارەکەشی بۆ حیزبە دەسەڵاتدارەکان دەگەڕێنەوە بەو پێی با کورسی کۆتا یان واسە و خزمایەتی نەبێت پێگە و ڕۆڵ بۆ ئافرەتان دانانێن. بەماش ڕێگرن لە بەردەم بەدەستێنانی مافەکانی ئافرەتان و بەشداری پێکردنیان لە کایە سیاسیەکاندا. ئێمە لە دوای 2008ەوە ئەبین ڕۆژ بە ڕۆژ دۆخی هەرێمی کوردستان ڕشیشنان بەرەو دوا ئەڕوا و بەتابەتی لەم کابینەیە بە هەموو حیزبە سیاسیەکانەوە چونکە خۆتەزانی لە سەرەتایە پارتی یەکێتی گۆڕان یەگرتو و کۆمەڵ بەشدار بوون لەم حیزبە. ئەو حیزبانێکیش هیچیان هیچ کاندیدێکیان نەبووە بۆ ئەوەی کەژنان سەرکەوێ بۆ ئەوی لە کابینەکەی وەکو وەزیرە بەشدار بێت تەنها پارتی دموکراتی کوردستان بێت بەداخەوە چ یەکێتی چ گۆڕان چ یەگرتو و کۆمەڵ هیچیان کاندیدەکانیان ژن نەبوو بۆ پۆستانێک کە وەریان کرد ئەو وەزارەتانە. بۆی ئێمە جەخت دەکەینەوە لە کابینە لە یەک لە دوایەکەکانی کە ئەمە نەبێتە نەریتێکی خراپ بۆ حکوومەت کە لە سەر هەموارکردنەوەی یاسای ئەنجومەنی وەزیرانەکەین بۆ زیادبوونی ڕێژی لە ساسی بۆ ئەنجومەنی وەزیرانیش. هاوکات بەشێک لە ڕێکخراوەکان ناهۆشیاری خودی ئافرەتان دەکەنە پاساو بۆ لاوازی ئەدای ئافرەتان لە کایە سیاسی و کۆمەڵایەتیەکاندا و دەڵێن تەنانەت لە کاتی هەڵبژاردنیشدا ئافرەت دەنگ بە پاڵێوراوی هاوڕەگەزی خۆی نادات. ئەگەر بە کورسی کۆتاش نەبێت زۆرە سەما ئافرەتێک کورسی پەرلەمان بەدەست بهێنێت. وەوەی دیراسەش کراوە لە هەر بوارێکی سیاسی ئافرەت دەست بەکار بوو بێ لە هەر جانبێکدا سەرکەوتوو بووە کەواتە خۆی دەگەڕێتەوە بەناو خودی ئەو بۆن منە سیاسەتەی کە خۆی لە ناو خۆیدا مامەڵە دەکات و هەڵسوکۆ دەکات خۆی بە احترافی خۆی ئافرەتانی کە سیاسەکانی ناو ئەلمانێت خۆیان احتراف دەکەن کە توانەکانیان کەم کراوەتەوە کە بەشداری کای سیاسیان پێ ناکەن کە لە هەر پۆست و پلەیەک وەردەگرن پەراوێز دەخرێن بە چاو پیاوانەوە حقوقیان دەخورێ و پەراوێز دەخرێن. ڕێگریەکان زۆرە هەر لە خودی حیزبەکان خۆیانەوە لە خودی ینی هەموو کەسەکان ڕێگریان هەیە بەڵام ئێمە نابێ وا بکەین ئێمە وەکو ڕێکخراوەکان دایما فشارەخینە سەر دەسەڵات کە هیچ کاتێک وان نچینە ناو نە پەرلەمانەوە نە حیزبەوە نە هیچ. بەپێی یاسا بەرکارەکان ئەو مافە بۆ ئافرەتان چەسپێنراوە کا بە ڕێژەی لە سەداسی ئەندامێتیان لە کایە سیاسی حکومڕانیەکاندا هەبێت بەڵام لە واقعدا ئەو بەشداری پێکردنە ڕەنگی نەداوەتەوە. تەنانەت بەشێک لە ڕێکخراوەکانی ئافرەتان پێیان وایە حیزبە عیلمانی و چەپوونەتەوەیەکانی هەرێمی کوردستان پێچەوانەی بانگەشە و بیر و باوەڕەکانی خۆیان وەستاونەتەوە و بوونەتە بربەست لە بەردەمهێنانە پێشەوەی ئافرەتانی لێهاتوو. هەروەها خودی و حیزبانەش ناهێڵن ئافرەتان لە مەکتەبی سیاسی و ناوەندەکانی بڕیار و وەزارەتەکانی حکوومەتدا پلە و پۆست وەربگرن. ئەو بەشداری پێکردنەش کە لە ئێستادا هەیە تەنها بە بەشداری پێکردنێکی ڕووکەش دەزانن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.